پرۆژەی لا مەرکەزیەت و جێبەجێکردنی یەکێکە لەو پرسە گرنگانەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پێناو زیاتر گفتوگۆکردن لەسەری و جێبەجێکردنی. لە پرۆژەی لا مەرکەزیەت حکوومەتی خۆجیی دێتە ئاراوە و لەو ڕێگەیەوە دەتوانرێت زیاتر لەگەڵ خەڵکی دەسەڵات نزیک ببێتەوە و بتوانرێت کێشە و گرفتی پارێزگاکان لە ڕێگەی نوێنەری ئەنجومەنەکانەوە جێبەجێ بکرێت. ئەوەی کە ئێمە جێی سەرنجمان بۆ لە ئەنجومەنی پارێزگا لە سەرەتاوە لیجێکمان پێکهێنا بە مەبەستی هەموارکردن، بە مەبەستی ئەوەی زیاتر دەسەڵاتە دارایی و کارگەڕەکان داوا بکەین پرۆژ بیکەین بە پرۆژێک و بین بە پەرلەمانی کوردستان دەسەڵاتە کارگەڕی و داراییەکان بدرێتەوە بە ئەنجومەنی پارێزگا و لە ڕێ ئەنجومەنی پارێزگاشەوە بدرێ بە پارێزگای سلێمانی بۆ زیاتر خزمەتکردنی بەرژەوەندی هاوڵاتیان. ئەنجومەنی پارێزگاکان بۆی هەڵبژێرا و حکوومەت کولفەی بۆ دابین کردووە بۆ ئەوی بتوانێت خزمەتگوزاری بە شێوازێکی ئاسانتر و بە شێوازێکی ڕێکوپێکتر و بە شێوازێکی زووتر بگەێنێتە سەرجەم سنووری پارێزگاکەوە. لە هەمان کاتە لە مادەی 5 یاساکە بەڕوونی ئاماژەی بۆ داوە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەسەڵاتی چاودێری لە سنووری پارێزگایە جگە لە دادگاکان و زانکۆکان و پەیمانگای فیدراڵی ئەو بابەتانە جگەلەوە دەسەڵاتی چاودێری بەسەر سەرجەم پارێزگا و بەڕێوەبەرە گشتیەکان و فەرمانگەکان و ئیدارە سەربەخۆکان و پارێزگای هەڵبژێش کە هەڵبژاردنیتیان نەکراوە و لە هەمان کاتە ئەتوانێت بڕیار و ڕێنمای و ڕاستپاردە دەربکە بۆ پێشکەشکردنی زیاتری خزمەتگوزاری. جێبەجێکردنی لا مەرکەزیەت لەم ڕۆی هەرێمی کوردستان بەوتەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ گەڕانەوەی دەسەڵاتە دارایی و کارگێڕەکانە بۆ ئەوەی لە سنووری پارێزگاکانەوە داواکاری هاوڵاتیان زیاتر جێبەجێ بکرێت و بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرێت و خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێت. مرکزی باشترین جۆرە لەبەرەوەی کە وەکو پێم وتی ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی 32 ئەندامین. ئەم 32 ئەندامە نوێنەرایەتی کۆی پارێزگای سلێمانیەکە واتە بە شێوەیەکی تر بۆ هەموو ناوچەیەک لە پارێزگاکە نوێنەری تایبەتی خۆیە بە دڵنیاو نوێنەرە زیاتر شارەزای هەموو بارودۆخی ناوچەکەی خۆیەتی هەر لە ڕووی خزمەتگوزاریەوە هەم لە ڕووی پەرەپێدانی ئابوووریەوە هەم لە ڕووی ینی هەموو لایەنەکان لایەنی گەشت و گوزاری لایەنی کشت و کاڵی. ئەو بۆشایی گەورەی کێس لەنە حکوومەتی هاوڵاتی دروست بوو ئەو بۆشایش بچووکە بێتەوە و لە هەمان کاتە ئەو بودجەی کە دابین کراوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگاکان بە هەدەر ناڕوە. ئێستا کە ئەنجومەنی پارێزگای و پارێزگار هەیە و هەموو دەسەڵاتەکانی بچێتەوە مەرکەز ئەمە وا ئەکات ئەم بابەتە بەرەو هامژبوون ینی بەرەو لاوازبوون و بەرەو بچووبوونەوە بەرێ. بەڕاستی ئەم یاسایە کە دەرچوو هەم لە مادەی 5 و هەم لە مادەی 41 و 42 بەڕوونی بتوێتی ئەبێ سەرجەم وەزارەتەکان و ئەنجومەنی وزیران ئەم یاسایە جێبەجێ بکەن و پێچەوانەی نەوەستنەوە. و لە هەمان کاتە ئەگەر پرۆژەیەکی زۆر استراتیژیش هەبوو لە پارێزگاکە ئەکرێ پارێزگا و ئەنجومەنی پارێزگا بە هەمانجی لەگەڵ وەزارەتی پەیوەندیدار ئەو پرۆژەیە بە شێوازێکی زۆر باشتر جێبەجێ بکە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر لە سەرەتای دەستبەکاربوونیان وەک ئەنجومەنی پارێزگای سلێمانی جەختیان لە جێبەجێکردنی پرۆژەی لا مەرکەزیەت کردوێتەوە. ئەوەش دەخەنە ڕوو دابەزینی دەسەڵاتی کارگێڕی و دارایی لە پێناو زیاتر پەرەپێدان و بوژانەوەی پارێزگاکانە و لەو ڕێگەیەوە خزمەتی زیاتری هاوڵاتیان و پرۆژە خزمەتگوزاریەکان زیاتر جێبەجێ دەکرێت. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.